من میوان و ئێوەش میوان قەیدی جوانیەکانی سلێمانی بەخێر بێن بۆ هاوینە هەواری سەرچنار. لێرە ئەم فستیڤاڵە جوانە کراوە ڕە لە میوان. ئەوەی مای خۆشحاڵیە کە ساڵانە ئەم فستیڤاڵە بەردەوامە. خواردنی جۆرا و جۆری تایە، جلوبەرگی تایە، ئەکسسواراتی تایە، لە هەمووی خۆشتر چاخەڵوزەکەیەتی. خەڵکێکی زۆر ڕووی کردوتە ئێرە، تەنیا ئەوەی داوامان لێ هەیە بڵین کە خەڵکەکە پاک و خاوێنی ئێرە ڕاگرێت. هەریەها ئەو کەسانی کە لێرە خەریکی فرۆشتنی ئەو کەرەستانن ئەو خواردنانن یان ئەو کەلوپەلانی کە لێرە ساخەکرێنەوە، هیوادارم زۆر بە تەندروستیەوە بتوانن پێشکەشی ئەو میوانانی کن کە سەردانی سەرچنارەکەن و هەموو ئەو میوانانە و هەموو ئەو کەسانەشی کە لێرەن پاک و خاوێنی سەرچنار ڕاگرن، چکە ئەوە ئەرکێکی سەرشانی هەر هەمومانە لەسەر و هەموویەوە. ئەم فستیڤاڵانە ئەوەی من بینیومە بە بەردەوامی هەیە و بەردەوامیش بێ باشترە لەبەرەوەی کاتوانم